بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز لە پایتەختی کوردستانەوە لە هەولێری قەڵاو منارەوە سڵاوی خواتان لێبێت. هەڵقەیەم جارە تەرخانەکەین بۆ چۆنێتی پێشوازیکردن لە ساڵی خوێندنی نوێ و ڕۆڵی گەنجانمان قوتابی خوێندکارەکانمان بۆ ئەوەی بە باشترین شێوە ئەم ساڵی خوێندنی داهاتوو ببن بەڕێوە کۆتایی پێبێنن، سەرکەوتن بەدەست بێنن، هیچ نەبێ قەرەبووی ئەو چەند ساڵەی کە بە بایکۆت و کۆڕۆنا بەسەرمان برد تا ڕادەیەک خۆشیان هەوڵ بن لەگەڵ وەزارەتی پەروەردە بۆی قەرەبوو بکرێتەوە. میوانان بەخێر بن سەر چاو لە ڕێیەوە سڵاو لە بینەرانی ژەکەین. ئەمانەوێ ئەو کاتەی هەمانە بەڕێزان من هەموو جارێ ئەڵێم و نازانم و تێگەیشتنی منە، ئیتر ئێوە چۆن تێگەیشتون و چۆن بیرەکەنەوە ئەوە هەر یەکە خۆی ئەو کۆڵێت کە ساچێتە قەبری خۆیەوە. خوا تەمەنێکی یاوە بە ئێمە بەڕێزان، یەخوا تەمەنتان 1000 ساڵ بێ، بەڵامی تر سنووردارە کەسمان لە 100 ناپەڕێ، لە 80 بە دواوە لە 70 بە دواوە ئیتر بەخوار خەریکی زەخت و سوکەری و شەکرە و نازانم دکتۆر و مراجعە و مناڵیش تەمەنەکە خۆتان نەزان نەتا 11-12 ساڵە ناگەمە لەو دنیاە نییە و اینجا ئەگەر 90 ساڵیش بژین 30 ساڵی بەس بە خەوە ئەڕوایەک لەسەر سێی ئیتر بێت چی بمێنێتەوانێ. ئەنجام هەموو خەمە خۆ کوشتنە بڕین و خەم و خەفەت و ئەوەی ئەمێنێتەوانێ بە بڕوای من لەوانێ 20 ساڵێکی سافی بێ. چۆن ئێمە ئەو کاتە سوودی لێوەرگین؟ خۆتان نەزان ئێمە لەلایەنی عیلمیەوە زانستیەوە ئێستاش هەمومانە بێ ڕەحمەت بۆ ئەم ئەدیسۆنە بنێرین کە ئەم ڕووناکیەی بۆ کردوین. ئەنی بزانە ئەو مرۆڤە چەند سوودی هەبە بۆ کۆمەلگا. ئەگەر وانە بووە تا ئێساش بووە ئێمە لەبەر مۆما دانیشتینە، لەبەر چرایە فتیلێ لوتمان پڕ وایە لە دووکەڵ. من زۆر جاڵم دوعا بۆ ئەو کەساکەم کە عەدەسەی دۆزیەوە. من ئەگەرم عەدەسەیە و عینەکە نەبوایە 10 ساڵ پێش ئێساش نەمەتوانی یەک گوشە بخوێنمەوە یەک کتێب. ئەوە وازم لێ بێ ناودانیشما ئەوە شێمزانی بیرمەچەوە شوێ ناتوانین متابعە عیلم بکەین. ئەگەرم عینەکە نەبووە هەن ناتوانم بڕۆم بەڕێشە بەخوا سیارەش لێ بخڕم. مەبەستم لێرە چییە؟ جاران هەتاوەکو دانیشیان بۆ دەرێنان ئەها بە گاز و نازانم بە پلایس و ئەیان بە دەستیانەگرتین و زیڕەمان نەگەیشتە ئاسمان وەکوڵێن. ئێستا بەنجیان دۆزیوەتەوانی چێ دۆزیوێتەوە؟ کەسانێکی وەکو ئێوەن وەکو خەو لێ بکەوێ عەمەلیات دەکەن و نازانم چی ئەکەن و هەست بە ئازاریش ناکەی. مەبەست ئەم تەکنەلۆژیای ئێستا لە بەردەممانە، ئەم کارستانەی لە ناوماڵمانە، ئەمە بەرهەمی عەقڵە، بەرهەمی عەقڵی ئینسانە، شارستانیەتە. ئێمە چیمان لەوان کەمترە بەڕێزان ئێوەی گەنج؟ تەمەن ئێستا هەندێکمان هەیە سارد بووینەتەوە لە خوێندن. من زۆر کەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەڵێ بۆچی بخوێنین؟ هەندێک دایک و باوکە ئەڵێ بۆچی بخوێنن؟ بۆ مناڵەکەم بخوێنێ بێ بە چی؟ ئەوەتە کوڕەکەم تەخەڕوجی کردووە لە زانکۆ لە ماڵەوە دانیشتووە. بەڕێزان ڕاستە هەمومان حەزەکەین کە خوێندن تەواو بکەین، شەهادە وەرەگرین، تەعین ببین. بەڵام بەڕێزانیتەوە سەردەمێتی کەوتون و تەعینات ئەو ئاوای لێ هاتووە. ئەبێ دانیشین؟ ئەبێتە بڵێن ناخوێنین؟ بەڕێزان خوێندن تەنیا بۆ شەهادە نییە. زۆر کەسێ شەهادەی بەرزی هەیە بەڵام نازانێت دوو قسە بکە. زۆر کەسێ شەهادەی بەرزیە بەس ناتوانێت مناڵەکانی بەخێوکە، ناتوانێت مامەڵە لەگەڵ ژنەکەی بکە، ناتوانێت مشکلەیەکی خۆی حەلکە. بەڕێزان خوێندن کلیلە، خوێندنی ڕاستەقینە کلیلی دەرگاکانی ژیانێ بۆ کاتەوە. بۆیە من هیوادارم ئێوەی گەنج، ئێوەی کوڕ و کچانی وڵات سارد مەبنەوە لەبەرەوەی تەعینات نییە. لە قیتاعی با بڵێن لە کەرتی حکومی نییە، لە کەرتی تایبەت ئێستا لە زۆربەی وڵاتانی دنیا بەرەو کەرتی تایبەتە ڕوە. هەرچەندە لای ئێمە بەداخەوە حکوومەت خۆشی خەڵک تەعین ناکە و کەرتی تایبەتەکەشی پشتگوێخستووە، هاوکاری ناکە. بەڵام ئیترە بێ بە هەمومان هەوڵ بێت. بەڕێزان کە تۆ خوێندن تەواوکەی شەهادەیەکە دەبێ هیچ نەبێ بۆ پەروەردەکردنی مناڵەکانی، بۆ ژیانی ڕۆژانەی خۆت، حتا ئەگەر کرێکاری بکەیت، حتا ئەگەر دوکانێ دابنێ، حتا ئەگەر بازرگانی بکەیت کە شەهادەیەکە هەبێ، شەهادەکەش زانستی پێوەرگێنێک پارچەیە وەرەقە بڕواو هەبێت یا سەرکەوتووە بی، بازرگانێکی سەرکەوتووە بی، ئەو کاتە وەستایەکی سەرکەوتووە بی، دوکاندارێکی سەرکەوتووە بی، لە هەر بوارێکا ئیشکەیت. لەبەرەوەی یەکەم شت سارد مەبنەوە بەڕێزان. دوو ئەگەر بتوانین هەوڵ بین، ئەمە هەر لە ڕێی ئێوە بە بینەران و بە هەزاران خوێندکارمانەیە کە چەند ساڵە بەهۆی ئەم کۆڕۆنا و بایکۆتەوە کۆمەڵێ مادەمان لە دەستچوە بتوانین قەرەبووی بکەینەوە بەڕێزان. من هەموو جارێ ئەڵێم بەڕێزان بۆ ئێوەی گەنج
ئەتوانن لە مۆبایلەکەتان 5 سعات 6 سعات 7 سعات هیوا 8 سعات هیواتان نیوە شەو یاری پەبجیەکە یاخود فەیسبووکەکە تۆڕە کۆمەڵایەتەکانی تر بەکارێنێ بۆ ناتوانی سوودی لێ وەرگری بۆ خۆڕۆشن بیرکردن ناتوانن بەڕێزانەوە لە ڕێگەی ئەو مۆبایلەی بەدەستانەوەی خۆتان فێری زمانکەن ناتوانن من چەند کەسێکە ناسم بڕواتان هەبێ خوێنەواری وابزام حتا 4-5 سەرەتایی جارانی خوێنەوە فێری دووسێ زمان بۆ هەر لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتی و ئینتەرنێت و تەلەڤیزۆن و فەیسبووک و نازام یوتیوب و ئەم هەموو شتە هەیە باشە بۆ ئێوەی گەنج بیر ناکەنەوە بڵێ مادام من سەیری ئەم تۆڕە کۆمەڵایەتیان ناکەم لە جیاتی ئەوەی بە خراپ بەکاری بێنم با باز بەکاری بێنم تەلەڤیزۆنی پەروەردەیی هەیە بەڕێزان زۆر کەناڵی تر هەیە بابەتی پەروەردەی و دەرونی و کۆمەڵایەتی و زانستی بۆ ناتوانانی سفادەی لێ بکەین بۆ خۆڕۆشن بکردنی خۆمان بەڕێزان ئێوە بیر لە شتێ بکەنەوە هەر هەمومان میوانین با خۆمان هەڵ نەخەڵەتێنین کەس ساحێبی هیچ نییە من لە ئامارێکە ئیتر تا چەند ڕاستە ڕاز نییە تەمەن تەقدیریە خۆشتەکە بە دەقیقی نییە چێش و زانێ لە زمانی ئادەم و حەوا و چەند کەسە بۆ پێش ئەو مردووە بەس دەڵێن نزیکەی 84 بۆ 86-85 ملیار بە شەر هەتا ئێستا مردووە 84-85-86 لەو حدودەیە ئێستا تقریبا هێشتا نەگەیشتوین تا 8 ملیار 7 ملیار و 500 میلیۆن 7 ملیار و نیوە 400-600 نازانم لەو دەورەیە تۆ بڵێ 7 ملیار و نیوە 84 چەندێکە تقریبا 13-14 ئەوەی ئێستا هەیە یعنی ئێستا سەرزەوی جێی نابێتەوە ئەم هەموو وەزعە کە دروست بە بەهۆی زۆربوونی دانیشتوان و پیسبوونی ژینگەوچی ئێ باشە 14-15 ئەوەنگە مردبێ بۆ کوێ ڕۆشتن نابێ و پرسیارە بکەن بۆیە من هیوادارم و پرسیارە دایمەن لە خۆتان بکەن ئەو خەڵکە بۆ کوێ ڕۆشتن هەمووی چوونە ژێرە و گڵە و ڕزیتن زیاتر هەیە ئەگەر ئیمانمان هەیە بڵێن ڕۆژێ ئەوە ئیماندار بێ ڕۆژێ زیندووە بینەوە بەس چیمان کردووە گە زیینگو بووینەوە سبەینی تۆ بەرامبەر خوای گەورە ئاوە بە دەفتەرەکەتەوە وەسی ئەبێ بڵێ ئەوە وەکوڕ جان جاک ڕۆسۆڵێ ئەڵێ اعترافات دانپێنان من لە بەردەمی خواوەسم ئەڵێمەوە ڕابردووی من بۆ ئاوم کردووە توخوا ئەگەر ئیمانمان هەبێ ئیماندار بین چەند خۆشە تۆ لە بەردەم دروستکەرەکە و خالقەکە و ئەوەستی ئەو فایلەی بەدەستەوە هەوەکو تەخەڕوجەکەی شەهادەیەکی بەرز و نمرەیەکی بەرزە چەند خۆشە ئەوە بەدەستەوە بێ پڕ بێ لە شتی جوان چەندیش ناخۆشە پڕ بێ لە بۆگەن و گەندەڵ ئەوە ئێمەی لەم سەردەمەیە ئەوە پڕەکەینەوە ئەو دەفتەرە بۆ بیرێ ناکەنەوە بەڕێزان من زۆر جار خەفەت بۆ گەنجی خۆمانە خۆم ئەم گەنجە جوانە ئەم تەمەنە جوانەی هەیە ئەم عەقڵە جوانەی هەیە ئەم چاوە جوانە دەسە ئەبینم خەریکی مۆبایلە چک بەشتی لاوەکێ و کێشە بۆ خۆشی بۆ خێزانەکەی بۆ خەڵکیش دروستەکە باشە بۆ بیر ناکاتەوە بڵێ باشە من ئەمە بەکارێنم باش بە سوود بەکاری بێنم با بە شتێکی باش بەکاری بێنم با هیچ نەبێت کە دوای ئەوەی ڕۆشتم خەڵک من هەموو جارێ ئەڵێم با خۆمان وا دابنین بەڕێزان ئەم لەحظەیە کۆچی دواییمان کردووە ئیتر من نازانم لەوانەیە سەعاتێکی تر نەمێنی لەوانەیە 5 دقەی تر خۆ زۆر کەسێ لە کاتێکە گۆرانیەوە قسەیەکە نوێژەکە بەڕێ ئاڕوا هەناسە نایەتە دەرەوە ئەوە قانونی حیاتە هەر هەمومانە چینە ژێرە و گڵە بەڕێزان ئەمە بۆ ڕەشببینی و نییە ئەمە بە ئاگاهێنانەوەی بەڕێزان بۆی ئەو عمرە جوانەی هەمانە بە بەلا سەرفی نەکەین بەڵام من هەستەکەم زانست خەریکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوە گەڕێتەوە بەڕێزان خریجی جاران 10 ساڵ پێش ئێستا باشتر بوو لە ئێستا 15 ساڵ پێش لە 10 ساڵ باشتر بوو ئەوە ئامار هەیە بەڕێزان هەمومان نەزانین هەمومان لە ماڵە هەیە من خۆم مامۆسای زانکۆم زۆر جار چڕکم پیا شەر مەزاریەم گرێ کە ئەو خوێندکارم ئەوەگە ئەزانێ ناتوانێت یادداشتنامەیە بنووسێ مزەکەرەیە 4 دێڕە داوای پشگیریە کاڵم بینوسە هەرە بەخوا ناسانم خەتەکەی ناخوێنرێتەوانێ کۆمەڵێ بەهای جوان مەفروزە هەبێ نەماوە خەریکە کاڵە بێتەوە ئەی باشە نابێبی لەمە بکەینەوە بەڕێزان ئێمە هەتاکەی هەر ئاوا هەر بژین یعنی من زۆر جار ئەو پرسیارە لە گەنجەکەم لە زۆر گەنجم کرد ئێستا جوابم دەست نەکەوتەوە بە دەگمنتیانایە ئەڵم تۆ بۆ چێژی بۆ چێژیم ئەخۆم و ئەخەوم و اینجا دوو لە ڕووی خۆ ئازەڵ و باڵندەس واکە خەوێ زاوزێەکەین و چیەکەی ئێ دوای ئەوە کاکە مرۆڤ بوون ئینسان مرۆڤ بە بەرهەمەکانیەوەیەتی بەو شتەیە ئێوە ئەزان یەکەم پرسیار کە ڕوبەڕووی خوای گەورەوە لەمە کە ئیمانمان هەبێ ئەگەر ئیمانیشمان نەبێ ئەوە ڕزینۆکی نەژێرە و گڵەوە ئێمێنێتەوە بەرهەمەکانمای کوا بەرهەمەکە حتا ئەگەر یەکی علمانیش بێ یەکی ئیمانیشی نەبێ و ئەڵە مولحیدە ئیمانی بە ڕۆژی زیینوبوونەوە نیە ئێ خۆ ئەبێ ئەو ماوەی کە هەی لە ژیانە هەی وەکو ئینسان شتێ بەجێبێڵی دوای خۆت چەند خۆشە دوای خۆمانە ڕۆین شتێک بەجێبێڵین بۆ خزمەتی کۆمەلگاکەمان بۆ خزمەتی وڵاتەکەی خۆمان بۆ خزمەتی ئینسانیەت کاکە
اینجا هیچی لەو دەواازانە لە ڕێگەی خوێندنەوەی بەڕێزان خوێندن و ڕۆشنبیریە بڕۆ سیرکە هەموو ئەو کۆمەلگایانی کە گرنگی بە خوێندنێن بە ڕۆشنبیری بە پەرۆدان لە پێشەوەن ئێوە ئەزانن بەڕێزان هەموو سەروەتێکی سروشتی کۆتاییە ئەبێ و معلوماتەتان هەبێ ئەوە ئامارەکان پێمانەڵێ زاناکان پێمانڵێ ڕۆژێ لە ڕۆژان نەوت کۆتاییە ئەوە نامێنێ وەکو ئێستا بەلاش لەژێر هەر بڵێن وەڵا نەوتەکە ڕۆ ڕۆژێ لە ڕۆژان ئاڵتون کۆتاییە گاز و غاز و هەمووی کۆتایی معدەن هەموو کانزاکان بەڵام ئەوەی کۆتایی نایە چێ بەڕێزان بەس عەقڵە بەس زیرەکیە ئەو کوڕە گەنجە بەخواز لە تەمەنی زۆربەتان نابوو من ناوشتم لە بیرەچێتەوە ئەم لە بەر ناکرێت ئەوەی فەیسبووکە وابزانم کوڕێکی گەنجە ئەوە ئێسایچەکە لە دەوڵەمەندەکانی جیهان خۆ نە نەوتی هەیە نە هیچ بیل گیتس ئەوەی شەریکەی کۆمپانیای مایکرۆسۆفت ئەزانی بەقەی هەموو دەوڵەتی خلیج ئەوەی کەندا و سعودیە و کوێت و قەتەر و نازانم چی کاڵێن وڵاتی نەوتین و وا ژیانیان بەهەشتا لەوان زیاتر داهاتیە بەڕێزان لە هەموو دەوڵەتە خۆ نەوتیشی نییە بەس عەقڵەکەی هەیە بۆیە لێتان نەپاڕێن داواتان لێکەین گرنگی بە ئێرە بن بەڕێزان گرنگی بەم عەقڵە بن بەس ئەم عەقڵە ئەمان پارێزێ بەخوا هیچی تفریامان ناکەوێت بەس هەر ئەم عەقڵەمان کە بە ساحبی دەوڵەت هەر ئەم عەقڵەش ئەزانین چیە لەسەر ئەو کورسیە دانین حکومان کە ئەم عەقڵە هەتا ئەم عەقڵە نەبقەینە کار ئێمە عەقڵەش لە خۆیەوە گەشە ناکە بەڕێزان ئەبێ پەروەردەیەکی خێزانی باشە بێ ئەبێ دایەنگایەکی باشە بێ ئەبێ باخشەی ساوانی باشە بێ ئەبێ قوتابخانە خوێندنگای باشە بێ ئەبێ ئیرادەیەکی باشمان هەبێ ئەبێ بیرکردنەوەی باشمان هەبێ بەڕێزان ئێمە زۆر جار من خەفەتە خۆم گەنجێ لە فەیسبوک دەرەچێت جنێ و بە کوردبوونی خۆیە کاکە تۆ تازە کورد بە کورد دروست کراوی تەواو کوردی توتەوە خۆی گەورەوای دروست کردووی بۆ سوکاتی بە خۆتەکەی واللهی ئەو زیرەکی لە ناو ئەمریکیەکە هەیە لە ناو یابانیەکە نازام لەکوێ هەیە لای ئێمە شەیە چێ ئەڵێ ئێوە لەو زیرەکانەنین بۆ احتیمام بە خوێندن نایەن بەڕێزان من زۆر جار لەوانە هەندێکتان تێبێ خوێندکاری زانکۆ بێ ئەوەندەی کە من ئەیبینم خوێندکاری زانکۆکە مۆبایلەکەی پێەیە لە دەرگای سەعلاماتەکە یەتە ژوورەوە لە مەمەڕەکانە لە ڕاڕەوەکانە زۆربەی خەریکی فەیسبوک و ئینتەرنێت و شتی لاوەچین ئێڵم بە قوربان ئەوە شکە حەقی خۆتە منی ژەیکەم بەڵام خشتەیە دابنێن بەڕێزان زۆربەی کاتەکانتان مەکوژن بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بیکەن بە سێ هەشتی هەموو جارە ئەیڵم هەشتی دانین بۆ خوێندنەکەتان تۆ لە زانکۆی لە ئامادەی 4 سعات ڕۆژانە لە مەکتەبی بە جددی ئاگەر لە مامۆستا بێ بخوێنە 4 سعاتەکەی تریش دانێ بۆ سعیکردن کە یەیتەوە ماڵەوە هەشتیشی بۆ خەوتنە دانێ هەشتیشی دانێ بۆ حەز و ئارەزوەکانت با 3 سعات کاکە 4 سعاتی لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ بەڵام هەوڵ بن شتێکی جوان کرد ئەها زۆر جوتیاری نمونەیمان هەیە ئەها زۆر گەنجی وەکو ئێوە هەیە داهێنانی کردووە تیارە دروستەکچی ئەگەر ئەمە دەستگیرۆیی بکرێ بەڕێزان ئێمە شیشمان کەمتر نیە لە وڵاتانی تر نیمچە سەربەخۆییەکمانەیە بەشکم ئینشاءالله بە تەواوەتی ڕزگارمان بێ سەربەخۆ بین ئەو کاتە ئێوە ئەم وڵاتی ئێمە ڕۆین بەڕێزانەوە تەمەنمان هەیە ئەم جیلەونەوە هەتا چەند ساڵێک تر دەتوانین هەر قسەش بکەین و ڕێنمایی بکەین و دەرز بڵێنەوە تەواوی ترەوە یاسای ژیانە من لە 6 ساڵ 7 ساڵ زۆر 10 ساڵی تر ئیتر توانایم نامێنێ ئێوە یەنە شوێنی ئێمە بەڕێزان باش ئەبێ ئێوە لە ئێمە باشتر بن نەک خراپتر بن چونکە ژیان بەرەو پێشەوە ڕا بەڕێزان ژیان زەحمەتە بێ بۆیە داواکارین یەکەم شت قەت سار مەبنەوە لە خوێندنا بەڕێزان و ئەتوانن ئەو ماوەی ڕۆژتوشە ئەگەر مەبەستمان بێ وەڵڵاهی توانین قەرەبی بکەینەوە ئێمە لە هەفتاکان و هەشتاکانە من لە هەشتاکان لە زانکۆ خوێنومە بابەتێکمان هەبوو خوێندن لە دوورەوە هەشتاکان یعنی تقریبا 40 ساڵ پێش ئێستا ئەو کاتە نە کۆڕۆنا هەبوو نە بەزم ڕێزان ئێستا خوێندن لە دوورەوە چی و بەڕێزان لە ڕێگەی تەلەڤیزۆن و لە ڕێگەی مراسەلات تەوانێ ئەیان خوێن و شەهادەیان هێنا تۆ ئەتوانی خوێندن ئێستا تەواوکەی لە وڵاتێکی ناوی خۆ بنووسی هەیە لە ئێران ناوی خۆی نووسیەوە لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانس و نازانم چی ڤیدیۆ کۆنفرانس و لە ڕێگەی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان ئێوە ئیسفادەیەکی باش لەم تۆڕە کۆمەڵایەتیانە بکەن بەڕێزان وەڵڵا نیعمەتێکە عەقڵی ئینسان داهێناوە بەڵام ئێمە خراپەکەی بەکارهێنین تکاتان لێکن کە یەنە زانکۆ بۆ شەهادە مێن بۆ زانست و معریفە وەرن شەهادە ئاسانە من پێتان دەڵێم من لە هەشتاونەوە مامۆسای زانکۆم هەرچی هاتۆتە زانکۆ مەگەر خۆی تااقەتی نەمابێ وازیە نابێ ئەجینا 2 ساڵیش و 3 ساڵیش 4 ساڵی فەسڵ کرابێ دوای روتیانە وەرەوە تەرقینقەیدی بابگەڕێتەوە بەڵام بە چیە هەزاران شەهادە و هەبێ بە دیواری ماڵەوە دە شەهادە و هەڵواسی بێ بەڵام نەتوانی گۆڕانکاریەک لە کۆمەلگای کوردیا بکەیت لە دابوونەریتەکەیان بکەیت
لە داهێنانی شتێک لە بواری کشت و کاڵە لە بواری هونەرە لە بواری وەرزشە ئێمە لە هەموو بوارێکە کەسانی بەهرەمەندمان هەیە بڕواتان هەبێ بەڵام بەهرەکانمان کوشتووە بەڵام ئینسان ئیرادە ئینسان زۆر مهمە بەڕێزان خۆتان نەتوانن تۆ نابێ ئێمە دوو نەوع مرۆڤمان هەیە مرۆڤێکی هەموو مەسئولیت دەخاتە دەرەوەی خۆی کە فاشیل بۆڵە خەتای مامۆستایە خەتای دایک و باوکە خەتای زۆروفی سیاسیە خەتای حکوومەتە خەتای ئەوەیە ئەمە ئەم مرۆڤانە خۆیان لە بەرپرسیارەتی ڕائەکەن ئەمانە سەرکەوتوو نابن لە ژیانە هەر هەشە لەم حکوومەتەیە ئاژی هەر هەشە لە وڵاتەشە ئاژی بەڵام بڕۆ شتێکی پێە ئەی بۆ ئەوەی کە ئەوە ئەو جۆرە جۆری دووەمی و مرۆڤانن کە خۆیان بەرپرسیارەتی هەڵاگرن خۆیان تەحملی مەسئولیەتەکەن ئەڵێ من خۆم بەرپرسم من خۆم فەشەلم هێناوە من خۆم کەم تەرخەمم من خۆم تەممەڵم من خۆم پلانم باشنە من خۆم کاتەکانی خۆم بە فیڕۆ ڕۆیشتووە پلانێکی باشتان هەبێ بەڕێزان ئێوە پێویستە وەکو گەنج بەڕێزان شەو پێشەوەیە خەون بیرکەنەوە بەیانی چیەکەن پلانێکتان هەبێ بۆ بەیانی بەیانی منەوەکەم مەسەلەن محازەڕاتانە مێ دوای سەردانی پورمەکەم نەخۆشە دوای ئەوە ئەکەم دوای ئەو ئیشاکەم دوای ئەوواکەم وەرەقەیە بینوسە پلاندانێ بەیانی کە چەنگی و جێبەجێ کرد بوو بە بەشێ لە تۆ ئەوەی جێبەجێ و نەکردم ڕاجعی کەرەوە بۆ بە جێبەجێم نەکرد بۆ سەرکەوتونم خەلەلەکە لەکوێ هەبوو فەشەلەکە لەکوێ هەبوو بەڵام تکایە بە چاوی سوکسەی خۆتان مەکەن خۆتان بەکەم مەزانن بەداخەوە زۆر جار لە بەردەم عەرەبێکە فارسێکە تورکیاوە هەست بە کەمیەکەی بۆ تۆ چی و لەوان کەمترە لە ناحی ئینسانیەتەوە بڵێ هەمومان خەلیفەی خوای هەمومان ڕوحی خال لە ناخمان هەیە لە ناحی علم و معریفەوە بڵێ هیچمان لەوان کەمتر ئەوانی بەعکسەوە کۆمەڵی ئێمە قیەمی ئەخلاقی زۆر جوانمان هەیە لە زۆربەی نەتەوەکانە نەماوە لای ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیەکان ڕێزگرتنی یەکتری پەیوەندی ڕاستە پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ئاواز بووە کاڵبۆتەوە بەڵام هەر هێشتا لە چاو وڵاتانتان زۆر باشین ڕاستە دزی و کوشتن و بڕین و ئیدمان و کۆمەڵەشە بەس هێشتا بۆکو ئامار باشە ڕاستە هەندێک شتی مەترسیدارە بێشی لەسەرکەیت ئێوەن بەڕێزان ئەو هەموو شەهیدە ئەو ئەنفال کیمیا باران بەڕێزان بەس بیە لەوە بکەرەوە هەمووی ڕۆی لە پێناوی کووردا ئێستاش ئێمە خۆمان بە سوک سەیری کوردکەین نابێ بێ ڕێزی خۆمان بگەین ئینسانین نابێ ئینسان لە ناسنامەی خۆی ڕاکە گوناحە ینی چی من بڵم کورد سووکە کورد نابێ بی بەڕێزان گشتانێکی زۆر خەتەر هەیە من حەزەکەم لە ئێوە دەست پێ بکەن و گشتانە ڕەتکەنەوە وەڵا کورد هەر خائین بۆ نەبووە بە هیچ کاکە لەبەرەوەی بارودۆخەکە و خۆشمان کەم تەرخەمین ڕاستە بەڵام هەموو کوردی خائین نییە بەڕێزان بارودۆخێکی نالەبار هاتووە بەڵام ئەشتوانین ئێمەش حکوومەت و دەوڵەتیش پێک بێنین بەڵام بەم عەقڵێتەی ئێستا تەبەن ئێوە ئەو عەقڵێتێکی تر بەڵام ئەبێ خۆشتان هەوڵ بن بۆیە ئیشاڵڵا کە هات نەزان کۆ بەڕێزان ئاگاتان لەوە بێ بەس بە دوای شەهادەیان مەگەڕن بە دوای من زۆر جاگلەی لە خوێندکارەکان بڵم با بە تۆ مادەم هاتووی دەوەرە ژوورەوە ئەم ساڵ وابزانم بەپی لێدوانی بەرپرسان و وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا خوێندن لە ناو زانکۆ و لە ناو مەکتەبەکان نابێ لەبەرەوە ئەگەر خوا نەخواستە بارودۆخێک نازانی چییە بێم نەخۆشی خۆیە گۆڕێم ڤایرۆسە چییە بێ ئەگەر بوو ئەم خوێندنی ئەلەکترۆنی سوادەی لێ بکەن بەڕێزان بڕواتان هەبێ زۆر تەلەبە هەیە ئیسفادەیەکی باش لەم خوێندنی ئەلەکترۆنیە کردووە من خۆم زۆر شت فێر بووم لە تەلەڤیزۆن بەخوا زۆر شت فێر بووم لە فەیسبوک زۆر شت ئەم بەرنامانەی تەقدیمیەکەم زۆری لەوانی سوادەم کردووە هەر کەسەیە فێر نەبێ هەرە بێ هەتا مردن فێرە بین بۆیە ئەگەر کولیەشتان تەواو کرد مەڵێت تەوا پاڵی دێبیتەوە ئەبێ ڕۆژ بە ڕۆژ بە دوواداچوون ئەبدەیتی خۆ بکەیت دەمەزەری زانیاریەکانە بکەیتەوە بەڕێز ئەجینا ئێستا جەنابتان بڵێن 4 ساڵ پێش تەخەڕوجتان کردووە بەخوا ئەگەر ئێستا 4-5 ساڵە متابعی علم نەکرد بێ دواکەوتی لە پسپۆڕێکی خۆتە چێشتی نوێ هاتووە ڕۆژانە ئەڵێن 5 ساڵ جارێ علمە بێ بە دەبڵ معریفا بێ بە دەبڵ لەبەرەوە مەسەلەی غەشکردن بەڕێزان ئەگەر ئیمان هەیە ئەوەی غەشکا لە ئێمە نییە ئەو حەدیثێکی پێغەمبەرە دوودخوا لەسەر بێ وەلعنەتی لە غەشاش کراوە بەداخەوە هەندێک کەسێ هەندێک خوێندکار هەیە پەنا بۆ گزیە بە بۆ قۆپیە ئەبە ئێ باشە تۆ ئەو شەهادەی وەرێگری بە قۆپیە بێت سوێنێت چی خزمەتێک بەس پێم بڵێ ئەبی بە دکتۆر پزیشێکی فاشیل دەرەچی یا بێ عیادە نەکەیتەوە کەس نایە بەلاتە یار کەسێکا دووسێ نەخۆشە کوژی تۆ بێ لە سجنە بڕزێنن ئەی وایە کە تۆ بە غەش دەرچوو بێتی بوو بێتی بە پزیشک یا بوو بێتی بە ئەندازیار یا بوو بێتی بە مامۆستا یا بوو بێتی بە پارێزەر چی لێ حاصڵەکە یعنی من زۆر جار ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو بەڕێزان بڕواتان هەبێ بە خزم و کەسی خۆتان بڵێن یا ئەو بینەرە بەڕێزانێک کە ئێستا لە وڵاتانی دەرەوەن لە ئەوروپا و لە ڕۆژاوە لەوێ کتێبەکەشی بۆ دانێ مەگەر وڵاتانی وەکو ئێمە و شەرقی غەشکەن ئەجینا ئەسڵی ئەوێ غەژ ناکە کتێبەکەشی بۆ دانێ ئەزان بۆ غەژ ناکات
لەبەرەوە ئەگەر بەغەش دکتۆرای هێنا هەتا ڕۆژی قیامەت نانی دەست ناکەوێت چکە لەوێ تەعینبوون نییە وەکو لای ئێمە تەعینێکن بە واستە و ئیتر بۆ خۆ هەر مەعاش وەرگرە لەوێ هەمووی شەریکات و کۆمپانیایە بڕواتان هەبێ ئەگەر عیلم و معریفە و پێ نەبێ نانە دەست ناکەوێت بە عەقدە 2 ساڵ داتەنێن ئەو کاتە ماستێرە وەرەژێ دکتۆرا وەرناگیرێت بە کالۆرسێ وەرەگرێ ماستێرەکە وەرناگیرێت چکە عیلمی پێن بۆیە لەوێ چاوی خۆیان کۆرەکەن بەردەوامە خوێنن بەردەوام متابعەکەن بۆی عیلم و زانست و معریفەیان پێ بێ بتوانن بژین وەکو لای ئێمە نییە سیستمە سەقەتەکە یەکێ بە واستەش دەرچوو بێ هیچیشی پێ نەبێ کە تەعین بوو کەس لێو ناپرسێتەوە هیچ بزانی هیچ نەزانی لێپرسینەوە نییە بەڵام ئێمەش ڕۆژێ وا وردەوە دەبەرەوە چێ وای لێ ئەوکە توانایەکی باشن نەبێ لە ئەهلیەکان وەرە ناگرن کۆمپانیا ئەهلیەکان چکە هیچیش تر تاقیتەکەنەوە بۆیە ئێوە بۆ زانست بخوێنن بۆ ڕۆشنبیری بخوێنن بۆ خبرە بخوێنن خبرەتان هەبێ نەک تەنیا بەس شەهادەیەک لە ماڵەوە دابنەی بەڕێزان زۆر خەڵکێ شەهادەی هەیە بەڵام نانی دەست ناکەوێت لەبەرەوەی هیچی پێ نییە هەشە بەس خبرە و شارەزایی وەڵای خریجی ابتیداییە بەقەیدە دکتۆرا ماشەڵڵا داهاتیە عەقڵەکەی بەکارهێناوە چونکە بێ ئێوە جیاوازی بکەن بەڕێزان لە بینی ڕۆشنبیر و لە بینی فێرخوازە متعلم ئێستا هەیە دکتۆرای هەیە لە عیلمێکە شەهادەی هەیە بەڵام ڕۆشنبیر نییە واللهی ناتوانێت کۆنتڕۆلی خۆی بکە ناتوانێت کۆنتڕۆلی ماڵومات دکتۆراشێ ماجستێریشێ بەکالۆرسیچێ ئەمە پێڵەن فێرخوازە فێر بووە یعنی لە عیلمێکە شەهادەی هێناوە لەو عیلمەیە ئیتر لە عیلم نەسا لە فیزیا لە کیمیا لە جوغرافیا لە بەڵام ڕۆشنبیر نییە ڕۆشنبیر ئەوەیە لە عیلمەکەی خۆتا سەرکەوتوبی و لە هەموو بوارێکی شتێ بزانی زۆر جار بەڕێزان خەڵکێکی زۆر هەیە تووشەوە بە ئەنووسن لە کۆمنتۆ یاخود لە مەقالە و شت وەڵا ئەم خوێندنی حکومی و ئەهلی ئێمە هەمومان لە خوێندنی حکومی دەرچوین بەڕێزان ئەوە تا ئەم چەند ڕۆژە دوێنێکە نەتیجەکان دەرچووە زۆربەی زۆری ئەوانەی کە لە یەکەمەکانن لە حکومین بینیتانە خۆتان هەرشە لە ئەهلیە پارێکی زۆری سەرف کردووە وەکو حکومیەکەی نەهێناوە بەڵام ئەو فەرقەی کە دەرەچێت لە حکومی و ئەهلی عیلاقەی بە ئەهلیەکانەوە نییە من دژی خوێندنی ئەهلی نیم بەڵام با ئێمە بەغەڵەت تێ نەگەین تۆ چیتە مەکتەبێکەوە کامەی زیرەکە وەریەگرن بەڕێزان مەکتەبی نمونەیە چه زیرەکەکانێ بۆ هەڵبژێرێ باشە ئەگەر ئەمە لە 120 بێ بە بچێتە کولەی طب و هەندەسە ئازایەتی مەکتەبەکە یا ئازایەتی تەلەبەکە خۆی زیرەکە چۆتەوێ لە حکومیش بۆ ئەوەیە هێنا لەبەرەوە ئەوە سار مەبنەوە بەڕێزان ئێمە ئەو هەموو ئێستا دکتۆر و موهەندیسە و ئوستازی جامیعە و کە ئێستا هەیە زۆربەی زۆری لە حکومی بەو کاتە ئەهلی نەبوو 20 ساڵ 25 ساڵ 30 ساڵ پێش دەساو لەبەرەوە جیاوازی تەنیا ئەوەیە لە حکومی ئەهلیەکانە زۆر جارەسان دێ مەکتەبی حکومی شێ ئەبێ ئەوش چاک کرێ ئەجینا ئەهلیەکانەوەی ژمارەیان کەمترە ئێستا دوای لاتووە بە بازرگانی خەریکە ئەهلیەکانی ژمارەکانیان زۆرە بێت لە ناو پۆلە مامۆستای باش بۆ حکومی دابین کە خۆ زۆر جار ئەهلیەکان زۆربەی مامۆستا باشەکانی حکومی مەچن بۆ ئەهلی مەبەستم لێرەیە چێ بەڕێزان ئەچیتە ئەهلی کەیفی جەنابتە حڕی بەڵام ئەگەر یەکێ ئیمکانیەتی نەبێ و هەژار بێ با هەز بە کەمی نەکا بڵێ ئەو ڕەفیقەکەم لە حکومی چیە لە تۆ یەکەم نابی بڕۆ سەیری کە یەکێ لە یەکەمەکانی هەرێ مناڵی فەقیر و هەژارە هەر مناڵی خێزانی زۆر زۆر هەژارە بەعکسەوە ئێمە مناڵی هەژار بووین زۆربمان لە خوێندن سەرکەوتوو بووین بۆ لەبەرەوەی مناڵی دەوڵەمەند دایک و باوک هەموو شتێکی بۆ دابین کردووە دافع و پاڵنەری نییە بۆ خوێندن لە بۆچی بخوێنم شادە ئەوە سیارە بکڕم خان و ژن بێ هەموویم هەیە هەموویم بۆ باوکم بۆی دابین کردو یعنی دابینکردنی پارەی زۆریش بۆ مناڵ بەرەولادانیە باگاتان لێبێ بەڵام مناڵی فەقیریەمە لەبەرەوەی نەمان بوو چیمانە کرد ئەمانگو با بخوێنی بەشکم بین مامۆستا یا بین بە دکتۆر پزیشک دافعێکمان بۆ پیا بوو بۆ ئەو تاقی خۆ مناڵی دەوڵەمەندی و توانای من و تۆی هەیە بەڵام ئەمەندە پارەی بخەرە بەردەست و ئەوەندە بۆ نمونە بە سووکی سەیری خوێندن کە دایک و باوکیان سەیریەکانی تر حەز و ئارەزوو پاڵنەری نامێنێ بە خوێندن من هیوادارم بەس جۆری بیرکردنەوەتان بگۆڕن بەرەزات بەس بیرکردنەوە بەس بیر لەو عمرە بکەنەوە کە خوا بە ئێوە یاوە بیر لەوە بکەنەوە ڕۆژ ئێمە دنیای بەجێڵین دوای خۆمان شتێ بەجێبەڕین بیر لەوە بکەنەوە کە ڕۆین لە بەردەم خوای گەورە ئەڵێ عمرەم مای تێ بە چی سەرفێ کرد با شەرمەزار نەبین بڵین بەوە سەرفم کرد ئەوە تا ئەوەم کردووە چەند خۆشە ئەڕۆی شتێکی لە دوای خۆ بەجێهێشتووە هەر ئەوە شەمێنێتەوە بۆ ئینسان هیچی تر نامێنێتەوە بەڕێزان بەخوا حەد چی حەزەکەی هەموو ژیانە لە خۆشییابێ یەک لەحزە ناخۆشییابێ و لەحزەی ئەخیر هەمووی لەبیر دەباتەوە بەرحاڵ ئێمە بەشی یەکەمی بەرنامەکەمان تەواو بەڕێزان ناوبڕێک وەرەگرین دوایی گەینەوە خزمەتتان لەگەڵ ئێوە دەستەکەین بە مناقەشە و گفتوگۆ و دەمەتەقی هیوادارم چی لە دڵتان نابیڵێن
نمونەیەکی جوانن ئێوە گەنج بۆی بن بە نمونەیەکی جوانتر و پێشەنگێ بۆ گەنجەکانی تر کە ئێستا ئەمان بینن یا هەندێکە هێ سار بۆتەوە یا بڕوای بەخۆینێ یا هەز بە کەمیەکە یا بەغەڵەت تێگەیەنراوە خوێندن هیچ نییە بۆ بخوێنین و مستەقبەلی نییە و با بڕین بۆ خارج و وڵات بەجێبێڵێت کاکە ڕووی لە خارج ئەگەر مەزمونە بچی قەیچێکە منی ژەم لەگەڵتا بەڵام ئەگەر مەزمون نەبێ بۆ لە ئاوی ئیجا خۆ دەخنچێنی بۆ دایک و باوکە ڕەشپۆشەکەی بۆ ئەو توانایی هەتای خێتە ژێر گڵاوە بەلاژ بار حاڵێ مەشترمان زۆر ماوە پاش کەمێکتی دێن و خزمەتتان لەگەڵ ئێوە دەسەکەین بە گفتوگۆ. بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز دووبارە سڵاو سا لە بەشی دوین بەرنامەکەمان لەگەڵ ئەم خۆشەویستانە کە لێرە میوانن لامان دەسەکەین بە گفتوگۆ و مناقەشە بۆ تەواوکردنی بەشی یەکەم لە مامۆسا جان فەرموو. زۆر سپاس دکتۆر بۆم دەرفەتە سەرەتا دەمە پێشواز بکەم بۆ پایتەخت. زۆر سپاس بەس تۆ زێنزیشی کەیتەوە مامۆستا گیان بۆی دەنگەکە جوان دەرچێوەڵ. وەک دەبینین کە لە ئێستادا سۆشیال میدیا بەشێکی زۆری ژیانی خەڵکی داگیر کردووە کاتێکی زۆری تەمەندمان لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئێمە دەتوانم بڵێن بە هەدەر دەدەین و کێمێکی سوودی لە دەبین بۆیە دەمێت لەو مدخەلەوە من بە بێمەژوور بووە بەتەکە ئەو حوڕێتی لە سەرەتادا دەمێ باس ئەو حوڕێتی و ئازادی کە بە سۆشیال میدیا دراوە زیادە ڕۆیە ئەمەکو زیادە ڕۆیەک دەبینم بۆچی ئەگەر ئێمە ڕۆژانە سەیری سۆشیال میدیا بکەین دەبینین کۆی ئەویانە کە سۆشیال میدیا بەکارێن هەمووی ڕەخنەگری لە دەرچووە ئەیچی چاکسازیەکە بکات ئەگەرمە فکری ئەوەم هەبێکەوە ڕەخنە بگرم ئەبێ لە بەرامبەریشدا چاکسازی لە خۆمە دەست پێکەم دواتر بم بەڕەخنە ئەیمە بەستەوەی مامۆساجانێمە کە لە سۆشیال میدیا قسە ئەەکەین زیاتر لەسەر تاریکی و بۆگەنی و گەندەڵیەکان قساکەن پێشنیاز ناکەن چکە پندیش کوردیمان هەیە ئەڵێ ئەوەی لەعنەت لە تاریکیەکەی مۆمێ داگیرچێنە یعنی من و تۆ توانین تا بەیانی باسی حکوومەت و حیزب و گەندەڵ حتا باسکەیت بەڵام چه ئیسفاداکە یعنی ئەگەر لەگەڵ ڕەخنەکەیە پێشنیاز بکەین بۆ چاکردنی باشترە با ڕەخنە بگرن دەستیان خۆش بێ بەڵام پێشنیازیش بکرێ بۆ چاکردنی نەک ئێمە هەر ڕەخنە و هەر تفەنگ بە تاریکیەوە بنێن و قسە بکەین و بەڵام پێشنیازمان نەبێ بەڵێ ئەمە کاتێککە ڕخنەش دەگرن دەبێت ڕخنەی بنیانەر بنەک ڕوخێنەر لە کاتێک دەگەر سەیری تاج کورد بکەین سەیری کۆمێتەکانی تاج کورد بێن لە ئێستادا هەمووی گشتی بۆ بە شرۆڤەکاری سیاسی شرۆڤەکاری اقتصادی وەڵام چەندی ساڵێ مەگە سیر بکەین لەو کاتێکە سۆشیال میدیا لە وڵاتە گەشەی کردووە تا ئەو کاتی تا ئەم لەحزەی هەمووی ڕخنەگرن هیچ شتێکمان لێ ناتەبوون. جەناب وەکو مامۆسایەک لە زانکۆ هەستەکەی خوێندکاران و قوتابیانی زانکۆ توانیویانە بەلایەنە باشەکەی ئاسوود لەو سۆشیال میدیایی جەنابە باسیەکەی کاڵەی خراپ بەکارێنین یعنی قوتابیانی زانکۆشی گوتۆتەوە بێگومان ئەمە شتێکی عامە تەنها ژینگەی زانکۆ ناگرێتەوە ژینگەی کۆی ئەو نیشتمانە دەگرێتەوە من پێم پێشنیار دەکەم نەک پێم باشە پێشنیار دەکەم وەکو مامۆستاجی زانکۆ لە سەرەتادا وەکو بواری فێرکردن پێویستە تاج کورد فێر بکرێ خاک چییە ئاڵا چییە نیشتیمان چییە سەرۆکت چییە تۆ ئەگەر لە سەرەتا مەرجە و قیمە خاک و ئاڵای خۆ دەناسی ئەوە چاوەڕوانی هیچ شتێکی باش و ئیجابیت لێ ناکرێت سەیری سۆشیال میدیا بکەین سەیری کۆمنتەکە بکەین ئەوەندەی خێریکی ئەوەندەی کۆمنت ئەو کاتانە کە سرف دەکرێت بە نووسینی کۆمنت ئەگەر هات و هەر تاچیش کورد ئەو کاتە تەرخام کات بەشێکی بۆ خوێنەوەی کورد ئەو کاتە ئێمە وەکو کورد دەبینە خاوەن سەرمایە فکریی لە زۆر ناوتاکی کوردە. باشە مامۆستا ئاسۆبا مناقەشەی لەگەڵ تۆ بکەم تۆ وەکو مامۆسایەکی زانکۆ من لە بواری دەرنووزانی خۆمانە جەنابە مامۆسایەکی ئەم بەڕێزانە گەنجن ئەگەر ئەو لەم خاکەیە بەشدارە قازانجی ئەم وڵاتە شتێکی بۆی هەیە چۆن من لە گەنجێک داوا بکەم نیشتیمان پەروەەر بێ وڵاتەکەی خۆش بێ کە هیچ شتێکی تیان نییە بۆ ئەم گەنجە من زۆر جارۆ پرسیارم کردووە من خۆم بەحسێکم کردووە لەسەر هاوڵاتی بوون لە کتێبە بڵاو کراوەتەوە گەنجەکەڵێ من هیچم نییە لەم وڵاتەیە من هیچ شتێک ینی هیچ نام بەسێتەوە بەم خاکەوە نە تەعی نەکرێم نە پارچەی عەرزم هەیە نە پارەیەک مێنێ نە سلفەیەک مێ نازانم چی من چۆنم گەنجەوا لێ بکەم نیشتیمانی خۆش بێ کە نیشتیمان بە هی خۆی نەزانێ ئاخرە ئەمە بارودۆخەکەی بۆ دابینکەی بە قوربان خۆ بەگاڵتە ئەم نیشتیمان پەروەری دروست نابێت. بەڵێ سەبەبە پرسیارەکەی بۆ ڕێستان کەوایکەوە چۆن نیشانی ئەو بدەین کەوا ئەم تاکە خاوەن نیشتیمانە ئەم تاکە خاوەن قیمی خۆتی خاوەن ئاڕای خۆتی لە سەرەتا باسمان لەوە کرێمە لە سەرەتا بەرەخنەگری زۆر ناوینوسێ لە سەرەتادا ئەمە بەرەخنەگری دەستمان پێ کرد بەڵام
مقابلی ڕخنەکردنەکە چییە؟ ئێمە ئەوە تەڕەح ناکەین. ئەمە کاتێککە ڕخنێک لە بەڕێستان دەگرین، ڕخنێک لە بوونی کەم و کوڕیەک لە وڵاتە دەگرین، ئەبێ چارەسەرەکەشی نیشان بدەین. تەنها ئەوەنە پێداگیری بخینە سەر کەم و کوڕێکە و کەم و کوڕێکە هێندە پەنجەی لە سەدا بگرین، هەندی پەنجە لە سەدا بگرین، ببرینێک. من خۆم سەدان پێشنیازم کردو کەس گوێ لێ ناگرێ، جێبەجێ ناکرێ، ئەوە سادە دەکاتەوە. من دایمەن لەگەڵ ئەوەیە، من خۆ زۆر جار خەڵک پێمەڵێ ئەڵێ تۆ ئاسنی سارد دەکوتی. نا من ئەڵێم ئەگەر دڵۆپێ های ساو ئاوە لێ بێتە خوارەوە، ئەگەر ئەوە شاخێ بێت دڵۆپێ ئاو بێتە خوارەوە بەر دێککەوێ بە مروری زەمن بە پێی ڕۆژگار بەردەکە چاڵەکان. من قەناعەتم بەوە هەیە قەدەکە، بەڵام ئەبێ ئێمە وا لەو حکوومەت و ئەو حیزبانی دەسەڵاتیش بکەین کە ئەو پێشنیازانە جێبەجێ بکەن. تۆ من بۆ وەزارەتی پەروەردە پێشنیازەکەم، تۆ بۆ وەزارەتی ڕۆشنبیری ئەیکەوە، بۆ وەزارەت ئەی نابێن پێشنیازانە بە دووادار چوونی بۆ بکرێت. وەی کێشەکەمانەوەی زۆر پێشنیازی جوانەکرێن بە حەقەت، ینی بەس ڕەخنە ناگیرە پێشنیازی شەکرێت، بەڵام کەس نیە پێشنیازەکە و لێوەرگێ کەواتە ئێمە ئێستا پێ لەوە داگرین پێشنیازانە جێبەجێ بکرێت. هیچ شتێکی ترماوەگە بە کورتی چکە زۆر سپاس مامۆستا گیان، وڵا شتێکی جوان و وروژان بەداخۆ من هەموو جارێڵم خوێندکارەکانی زانکۆمان ئەو فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیان لە جیاتی بۆ خۆڕۆشنبیرکردن و زانستەکەیان لە پسوەرەکەی خۆیان لە زانکۆ بەکاربێنن بەشتی لاوەشی بدویان سەریانی ئەو عمرەی خۆیان بە ئاشانی ناڵم هەمویان، بەڵام زۆربیان بەداخۆ کاک یوسف گیان فەرموو. دکتۆر جان سەرەتا بە خێربی بۆ شاری هەولێر. زۆر سپاس. لە قسەکانی بەڕێستانە شتێکم ڕەچاو کرد کە بەڕێستان باسی گەڕانەوەی زانستەکان. هۆکاری گەڕانەوەی زانست لە ناوخۆدا چیەوە و بۆچی بەڕێستان یعنی پێشنهارتان چییە کە باشتر بکرێ؟ کاک یوسف زۆر سپاس. وەڵاهی کاک یوسف گیان ئێمە تەمەن فەرموو دانیشام، ئێمە کە باسی زانستەکەین ئەبێ لە هەموو وڵایەکەوە دەست پێ بکرێت. من وەکو مامۆسای زانکۆ ئەبێ خۆم ڕۆشنبیر کەم و بۆ ئەوەی تۆ خوێندکارێکی زانکۆی سوودم لێوەرگی بە قوربان. تۆیتە زانکۆ ئەگەر من مامۆسایەکی فاشیل بم نەتوانم عیلمەکە و بەمێ زۆر جار زۆر قوتابیەتە زانکۆ هیوایەتی زۆر شتی زۆر جوان لە مێشکاتی، بەڵام هەندێ مامۆسای زانکۆ لەبەرەوەی مستەوایینێ لەبەرەوەی بە حەقیانە شەهادەکەی وە نەگرێتەوە ئەو هیوایی گەنجانە کوژێت. ئەوە یەکەم شت من وەکو مامۆسای زانکۆ بێ لە خۆمەوە دەست پێ بکەم، خۆم ڕۆشن بیرکەم لە بواری سۆڕەکەی خۆمە سەرکەوتوو بم. اینجا دوای ئەوە ئەبێ داوای لە قوتابی خوێندکارەکەکەم خوێنێ متابعی من بکات، علم و زانستەکە بە پلەی یەکەم وەرگێ نەک شەهادەکە و تۆڕە کۆمەڵایەتەکان تا دوای ئەمانە هەمووی ئەبێ ئیشە. اینجا بێ داوای لە حکوومەت کەم پێداویستەکان بۆ تۆ لە ناو قاعەیە لە ناو هۆڵەکەی دابینکە، نەک هەفتا تەلەبە بکەمە ژوورێکەوانێ و نەک کارەبام نەبێ و نەک هۆیەکانی فێرکردنم نەبێ. لەبەرەوە خوێندن پرۆسەیەکی هەمەلایەنەیە بە هەموو لایە. من کە لێرە لەگەڵ گەنجا لەگەڵ ئێوە قساکە من ئەگەر وەزیری لێرە دابنیشتایە بە جۆرێک قسم لەگەڵا کرد کە ئیشی ئەو چییە، بەڵام ئێمە گەنجی ئێوە گەنجن و لەلای ئێمە من ئەمەوێ ڕۆڵی خۆت ببینی ساد نەبیتەوە بە قوربان، یعنی نەڵێ بڵێ ئەو واکە منیش واکەم بۆ ئەو نایکە من نایکەم بۆ ئەوە نییە. تۆ ئەتوانی لەم بار و دۆخەنا لە بارەشەکە هاتوویتە زانکۆ ئێستا خوێندکاری زۆر باشمان هەیە لە ئەوائیلەکانە، سەقافەتێکی باشەیە، نووسەرێکی باشە، ئەکتەرێکی باشە، ئەدیبێکی باشە، شاعیرێکی باشە، بەڵام کە من ئەمەیە کە تۆ هاتیتە زانکۆیە لە ئەدادیە بەرهەمێ هەبێ علمەکە بخوێنی. ئێمە هەمومان بەڵام من لەگەڵ دایک و باوک تەگەردا بنیشم بە جۆری تە قسەی لەگەڵاکەم ئەڵم بە چاوی سوکسەی خوێندن مەکە، تەشجیعی کوڕەکەوکە، زەختی لێ مەکە، حەز و ئارەزوەکانی خۆتی بەسەرا فەرز مەکە. ئەوە هەر یەکە و ئیشی خۆی لەسەر هەیە، ئەرکی خۆی لەسەرە. کاک ئەرکان دەستخۆش بەخێر بێ بە هەولێر. زۆر سپاس کاک ئەرکان جان بە تۆ نزیشەکەیتەوە. بەنسبەت پرسیارەکەی من بەخۆشتە ئاماژەت پێ کرد لە زۆر لە خەڵکان دەڵێن قوتابخانە حکومیەکان کەلکی خوێندنیان نییە، مناڵەکانە دەڵێن ئەهلی. تەماشاش دەکەین لە قوتابخانە حکومیەکان زیاتر یەکەمەکان و ئەوایلەکان دەرچووینە وەلا لە حکومیەکان دێڕوانین زەنا بچێت بۆ ئەم بابەتە. وەڵڵاهی کاک ئەرکان من دائیمەن ئەڵێم مامۆستا دەورە بینێ، بەڵام ئەگەر قوتابیەکە قوتابی بێ ئەم خوێندکارە خوێندکار بێ بڕواو هەبێ لە حکومی بێ یا لە ئەهلی بێ توانین ملەی بەرز بێنە. بەڵام تەلەبە ئەگەر نەخوێنێ بچێت ئێستا خۆ زۆریشێ چۆتە ئەهلی بەس کە نەخوێنەوە زیرێکیشە بەس ناخوێنێت دەرەجەی نەهێناوە. هەشە لە حکومیە هەر لەو قەرەباڵغەیە ئەژی هەر لەو ژمارە تەلەبە زۆرەیە هەر ئەو مامۆسای زۆر باشمان هەیە، مامۆسای زۆر بەتوانامان هەیە لە حکومیەکانە.
بەڵام لەوانەیە لە ئەهلیەکانە پارەی زیاتری هێنێندێک جار چێ بووە چەنگە وەزارەتی پەروەردە بەپێی تعلیمات دانراوە ئەبێ لە 180 کادێر و میلاک مامۆستای خۆیان من حکومیەکە ئەهلیەکان لە 120 لە حکومیەوە بچێت بەڵام من یەکەم جارێسا بە جەنابە دەڵم برایەکە خۆتی ئەم بەڕێزانن کە لە زانکۆن ئەگەر خۆی یا لە ئەعدادیەکەن حکومین ئەگەر خۆی بەو شێوەی کە پێویستە لە ناوپۆل ئاگەی لە مامۆستا بێ هاتەوە سعی بکە متابعە بکە واللهی ئەگەر لە ئەهلیەکە زیاتر نێنێ کەمتر نارێ بەڵام کە نەخوێنێ والله ئەهلی بێ حکومی بێ سوودی نییە بەڵام بۆ لە ئەهلیەکانە زیاتر عەدەدیان کەمە حکومی زۆرن بۆیە کە نیسبەتەکە بەراوردەکەی ڕێژەکە لەوانەیە بە جۆرێک تر دەرچێت چکات چۆن وا بکەین خوێندن لە منداڵەکانمان خۆشەویستکەن و هەوڵیان بدەن دایمەن بخوێن و بخوێننەوە وڵا کاگەرکانە و پرسیارێکە پێویستی بە زۆر قسەکردن هەیە دڵنیایی تۆ لە وڵاتێکە کاگەرکان جان چەکگارێک و پیاوکوژێک و نەخوێنەوارێ لە پێشەوە بێ و مامۆسایەکی زانکۆ خاوەن شەهادەیە لە ژێرەوە بێ مناڵەکە سەیری دەگاڵە بۆچی بخوێنم ئەوە تاوە مامۆسای زانکۆ لەبەرەوە یەکەمە بێ سیاسەتی حکوومەت ئەبێ ئیرادەیەکی سیاسی لە کوردستان هەبێ ڕۆشنبیر و خوێندەوار و کەسان نێوی کە خزمەتی وڵاتەکەن لە پێشەوە بن اینجا لە هەمان کاتە پێداویستەکانی خوێندن دابین کرێ سبینێکە تۆ تەخەڕوجە کرد ئەزانی من هەموو جارێ ئەیڵێ مێرکل کە کاتی خۆی ڕاوێژکاری ئەڵمانیا بوو ئەزانی وەزیرەکان داوایان لێ کرد بە ڕێزان مەعاشیان وەکو مامۆستای لێ بکە ئەزانی چی پێوتن وتی چۆنە بێەوە بەقەی مامۆستا وەرگرن لەبەرەوەی مامۆستا تۆی کردۆ بە وەزیر یعنی ئەگەر ئەو تێڕوانینە بۆ مامۆستا هەبێ بۆ خوێندن هەبێ من دڵنیام خوێندکاری ئێمە ئیبداع و داهێنانەکە بەڵام کە ببینێ مامۆستاکەی بەم شێوە ڕەزیلە کرێ و سوکاتی پێکرێ و شەهادەکەی ئاوا نەتیجەکەی بێت تاین نابێ بێگومان خۆ شتێک نییە بە قوربان بە قسە ببێ بە شعارات و دروشم بێ ئەبێ ژینگەی بۆ بخڵکەنی تۆ نەباتێکی هەیە درەختێک هەیە ئەگەر خاکێکی باش نەبێ ڕوتوبەتی نەبێ تیشکی ڕۆژی نەبێت چی نەبێ ئاوی نەی گەشاکە باشین تۆیش بێنە ئەبێ ژینگەی بۆ بخڵکەنی زۆر سپاس کاک هەڵوێست کاکە هەڵوێست دەچوای فەرموو خوا زەحمەت نەبێ بۆمان بگەێنە کاکە هەڵوێست سەرەتا سڵاو لێوێ دکتۆر سەرچاو کاکە هەڵوێست دکتۆر ژیان خۆم لە خوێندنی ئاهلی دەخوێنم کە یەکەم جار چووم بەڕای من زۆر خۆش بوو بەڵام ئێستا کە ئێستا لێ پەشیمانم یعنی لە خوێندنی ئاهلی دەخوێنم بۆچی پەشیمانی پەشیمانەکەی منەوە یعنی هیچ یعنی ئاستێک پێشەوەی کە چووی وا هەست دەکەریتر لەوێ بی بە زانا و عالم و طبعاً وا دەرنەچوو ئەوا دەرنەچوانی یعنی کە خەڵک بیر لێ دەکاتەوە کە لە ئاهلی بیتن ئاستەشی بەرزت پێشکەش دەکا هەمان ئاستە یعنی هیچ ئاستەکە نەگۆڕایە هەر لە حکومیەکەت تەڵەبێکی ئاسایی بووم لە ئاهلیەکەش تەڵەبە ئاسایی ئەمە بەڵێ یعنی تۆ جیاوازی وان نابینی وەکو بە تەجروبەی خۆ وەڵا کاکەڵۆژیا من پێم وتی ئەگە تۆ ئێستا بخوێنی و تەلەبێ فەرمودانیشە ینی ئەو مەرجانەی کە ئێمە ئەیزانین ئەو ژینگەی کە ئێمە ئەیزانین کە بۆ مامۆستا و بۆ خوێندکار دابین کرێ من دڵنیام لە حکومی و لە ئەهلیبی خوێندکار ئەتوانێ بەرزترین نمرە بێنە بیەوێ بەڵام ئەگەر لە حکومی بی نەخوێنی و تااقەت نەبێ و بیان و بێنی تەوانێ و متابعە نەکەیت و لە حکوم ئەهلیش بی بە هەمان شێوە یەک شتە بێ فەرقی نابێ بەڵام هەندێک شتی ئەهلیەکان لە چیە هەندێک شوێن ژمارەکەیان کەمتر ێستا ئەوەش وا بزانم زیاد بووە بەهۆی ئەمەی کە خەریکە جۆرێک بازرگانی ناڵم هەمویان ئینسان نابێ بێویژدانانە قسە بکە بەڵام من لە زۆر بەمان هەمووی من مناڵەکانم هەمومان لە خوێندنی حکومی وڵی کێشەشمان نەبووە و زۆر بەشتانەوە بزانام لە کەسوکاتدان لە خوێندنی حکومیە و ئێستا ئەوانشتان بینی زۆربیان لە خوێندنی حکومی و لە ئەوایلەکانن هەرچەنگە من لەگەڵ ئەوائیلوشتان نیم لەبەرەوەی هەموو کەسێ یەکەمە ئەوە لە خوێندنە لە تەحسیلایە با یەکشتیشە پێ بڵێم کاکەڵێجان کاکزانایە کاکەڵێجان با یەکشتی پێ بڵێم با ئێمە ئەو دایک و باوکانە من ناڵم سادیان کەمەوە بەڵام یان مامۆستایەنە کە تەلەبەیە سەیەنە مەرج نییە زیرەکتر بێ لەوەی هەفتای هەیە جاری وا هەیە هی هەفتاکە زیرەکترە بەڵام کرێکاریەکە ئیشەکە شوێنی سعیکردنی نییە بار و دۆخەکەی نالەبارە لە گوند و قەزا و ناحەیەکە مامۆساکان و پێویست دەوام ناکەن بۆیە دەرەجێ نێناوە چێ خۆتۆ ئەوانەی کە نەوەسڵێنن اختیباری زیرەکیان بۆ نەکراوە اختیباری تەحسیلە کتێبێکی خوێنێتەوە لەو کتێبە سەیەنە ینی کتێبی فیزیا لە کتێبی فیزیا سەیەنەوە ئەجینا ئێستا هەیە هەفتای هێناوە لە بەشی فیزیای کولەی تەربیە وەرگیراوە لە فیزیا ئەو زیرەکترە لەو يعني خۆ لە علمی فیزیانە جاوەڵا ئانیشتان زیینگو کەەوە سڵ لە فیزیان نانێ لەو علمە هەموو فیزیایە یا سەی لە ئینگلیزیە ناوە بەڵام نازانێت 5 دقە بە ئینگلیزی قسە لەگەڵا بکە
ینی مەبەست ئەبێت تەحسیل جیاکەینەوە ینی ئەوەی کتێبێکە خوێندو دەرەجە تیاناوە بەڵامەکی زیرێکی شیانتیایە بۆیە دەرەجە هێناوە زۆر سپاس کاکزانەش باوەڕی کاکەزانە خێر بێ دکتۆر گیان زۆر سپاس کاکەزانە پرسیاری یەکەم ئەوە بوو ئێمە وەزارەتێکمانەیە بەنای پەروەردە و فێرکردن بەس بەداخۆی ئێستا زیاتر مەسەلەن فێرکردن پێش پەروەردەکردنە یعنی ئەوەش خۆی قیمەی یعنی هەڵەی پەروەردەکردنی وڵاتە هەر وڵاتێک ئەگەر لە پەروەردەوە زەعیف بوو ئەم وڵاتە و ئاستەی خۆی نیشان نادا سەبارەت بەم پرسیاری دووەمیشم بۆچی ئێستا ئەو ڕێزەی کە پێشتر لە مامۆستا گیراوە کە قوتابی پێشتر ئەو ڕێزە لە مامۆستا گرتووە ئێستا ئەو ڕێزە لە مامۆستا ناگیرێ و مامۆستاش هاوڕێ نییە لەگەڵ قوتابیەکانی خۆی تا بتوانن بخوێن زۆر سپاس کاکزانە گیان وەڵا بەنیسبەت بێگومان ئەبێ وەزارەتی پەروەردە من زۆر قسەم لەسەرەوە کردووە ئەبێ یەکەم جار پەروەردەی ئێمە بکە اینجا فێرمان بکە پەروەردە چییە؟ بینای کەسێتی ئینسانەکانە تۆ ئەگەر یەکێ زاناش بێ عیلم و معریفەی دنیای پێ هەبێ بەس بێ ویژدان بێ زاڵم بێ غەشاش بێ فرت و فێڵچی بێ چوو زانم خیەم ئەخلاقیەکان پەروەردە نەکرا بە چییە عیلمەکەی بۆ کارەسات بەکارێنێ بۆیە بێت تۆ کەسێتی مناڵەکان پەروەردەکەی بڕوای بەخۆی هەبێ بە چاوێکی سەری خۆی نەکە ڕێزی دایک و باوکی بگرێ بەزەیی بە ئاژەڵا بێتەوە ژینگەکەی خۆش بێت چی کۆمەڵی قیەم هەیە ئەبێ ئەوانەی تیا زەرەکەی پەروەردەیکەی ئەو کاتە عیلمەکەی بەرێ بەڵام ئێستا بەداخەوانێ وەکو پێویستنەوەی جەنابێ بۆ ڕێز لە مامۆستا ناگیرە وەڵی تر کۆمەلگایە تێی کەوتونی بۆ هەم تۆڕە کۆمەڵایەتی و فەیسبوک و ژیان زەحمەت بوون و ئەمە وای لێ هاتووە هەندێک کەسی ڕێز لە دایک و باوکیشی ناگرێ ئەوە لەبەر پەروەردەمان نیە ئەگەر پەروەردەمان هەبێ فێریەکە ڕێز لە مامۆستاکەی بگرێت ئەگەر پەروەردەمانە بێ فێریەکە ڕێز لە دایک و باوکی بگرێت ئەگەر پەروەردەمانە بێ فێریەکە ژینگەکەی بپارێزێ ئەگەر پەروەردەمانە بێ فێریەکە بەزەی بە ئاژەڵا بێتەوە تا دوایی بەڵام ئەوانە ئەوە هەموو یەگەڕێتەوە بۆی پەروەردەی دروستمان نیە پەروەردەی سیاسیشمانێ بڕواو هەبێ سیاسیەکانیشمان ئەو پەروەردەیەنی کە سیاسەتێکی دروستکات پەروەردەی ژینگە پەروەردەی تەندروستیمان نییە ئێمە ئایا بە ویژدانتان بە شێوەیەکی تەندروست نانەخۆین بە شێوەیەکی تەندروست دائانیشین نار هەتە شتەکانیشمان زۆر بێ بۆ لەبەر ئەو پەروەردە زۆر پەروەردەمانێ بە سەقەتی پەروەردەکراوین کاکە دڵبەند سێ پرسیارمە بوو زۆربەی قوتابیانمان کە زۆربەی قوتابیانمان کە ئەگەنە قۆناغی پۆلی 12 نازانن بۆ چی بوارێ هەوڵدەن لە چ بوارێکا سەرکەوتون بۆیە نمرێ باش بەدەست نایەنن و داهێنەر وتە داهێنەرانمان لێرە پشتگوێ خراون باش ئێمە و کۆمەلگا ناتوانین نەکەرتی تایبەت پشتگیریانەکان نا حکومەت ئەتوانین وەکو کۆمەلگا وەکو تاک پشتگیری ئەوام بکەین یان تا چەند ئاین و نەژاد کاریگەری لەسەر پۆلی 12 لەسەر قوتابیان و لەسەر نمرەکان و ئاستیان هەیە ئاین نەژاد و ئاینیان یان نەتەوەیان چونکە لە هەموو نەتەوەیەکمانتیە دکتۆر لە کورسانە خۆتەزانی ئاینەکەشیان لەسەر ئاست و نمرەیان بەڵێ دەست خۆش زۆر سپاس وەڵا پۆلی 12 نازاننەوەی شەکە لە کێشەکانمان قوربان ئێمە شتێک کە پێڵێن ڕێنمایی پیشەیی ئێرشادی میهەنی ئەوە ئەبێ لە سێ ناوەندی بابەتێکە بووە لە ناوەندی بۆ ئەوەی کە تەلەبەت چووە سێ ناوەندی بزانێ تواناکانی و چکەوە تێستی تایبەت هەیە بۆ تۆ یەکەن پێ دەڵێن ئەڵێ کاکە دڵبەنجان تۆ ئەم توانایانە و هەیە ئەم بوارانش لە بەردەم تا هەیە ئەوە کشت و کاڵ هەیە سەناعە هەیە زەراعەیە تیجارەیە کۆمپیوتەر هەیە چی علمی هەیە ئەدەبیە تۆ توانەکانی تۆ گونجاوە لەگەڵ ئەم دووسێ بوارەیە اینجا حەز و ئارەزوو لەگەڵ کامیان هەیە ئەو کاتە سەرکەوتوتە بێ ئێمە تەلەبێتە جامیعە نازانێ بەشی فیزیا ئەبێ بەچی لە پەروەردە و علوم چی فەرقێکی هەیە ئەم بەشە ئەبێ بەچی کێشەکە ئەوەی لە ئامادەی ئێمە نەمان بردو نەبێ لە ئامادەی من بۆ وەزارەتی پەروەردە و پێشنیازاکەم هیچ نەبێ لە 5 ئەعدادیە و 6ەکە بیان بن بۆ زانکۆ با بەشەکان بناسن کوڕاستە کتێبێک دروستکەن بڵێن لەم بەشە ئەوە ئەخوێنرێ ئەبی بەوە پاشە ڕۆژە ئەوەیە بۆ ئەوەی کە ئەو فۆرمە پڕەکاتەوانێ بزانێ ئەبێ بەچی ئەو بەشە چیە هەیە چۆتە پۆلی یەک جاڵە وڵام من حەزم لەو بابەتانە نییە ئەگەر پێشتر بیزانێ ناچۆی نانویسی ساڵێکی ڕۆتە تەجیلێکە تەنازولەکە چی زۆر لە کێشیان بۆ دروست بووە گەورەترین کێشەی ئێمەژەم قبول مەرکەزیە قوربانجیان دەرەجەکە و ئەنێرێ بۆ کوێ علاقەی بە حەز و ئارەزووتەوە نییە
جا ئەهلیەکە تۆزی ئەو باشەی تیا ئێستا زۆر جار ئەو دەرەجەی تیان نییە چونکە هەموو شتێکی ئەهلی خراپ نییە هەموو شتێکی حکومیش باش نییە بەنسبەت داهێنەران بڵێ ئەبێ داهێنەر پشتی بگیرە ئەبێ لە مناڵی لە باخشی ساوێن و داهێنەران دۆزیتەوە ئەبێ خێزان پشتی بگرێ ئەبێ من تۆ ڕاگەیان نەکات من هیوادارم ئەم تەلەڤیزۆنە خۆزگە کۆمەڵی بەرنامە دابنرا لە کەناڵەکانە یەکێک لەو ئەم کەناڵی تەلەڤیزۆنی دیمەن بێ با پێشبڕچیە بکات لە مەکتەبەکانە بچێ من تەسجیلەکەم و مناڵی بەهرەمەند و زیرەکەیە با بێ پیشانی با بێ بە نمونە و قودوە بۆ خەڵکی تر زۆر پێشبڕچیە هەیە توانرێ لەگەڵ وەزارەتی پەروەردەیە بکرێ فیستیڤال بکرێ منافەسە لە بینی مەکتەبەکانە بکرێ هەموو ئەمانە ئەکرێ ئاین و نەتەوە هیچ علاقەی بە زیرەکیەوە نییە بە قوربان بە نمرەوە نییە لە هەر ئاینەبی لە هەر کاریگەریان لەسەر تەڵەبەکە کاریگەری تەلەبە وەڵڵاهی ئەگەر خێزانەکە دواکەوتوو بێ مەسیحی بێ ئیسلامیە کاکەی بێ ڕزەخت لە مناڵەکەیەکە علاقەی بە ڕۆشنبیری کەسەکەەوە هەیە چێ لە هیچ ئاینەکان نییە خۆ ئاینی پیرۆزی ئیسلام بە ئیقرا دەست پێەکە ئەوەی کە ڕێزی خوێندنە لە بخوێنەگە لە سینیش بێ کاتە سین دروست بوو لە ئاینی مەسیحیشە لە هەمویان ڕێزی خوێندنە گیرە بەڵام ئەکەوێتەوە سەر کەسەکە چەند لە ئاینەکە تێگەشتۆ تەطبیقێکە بەڵام بەداخەوە ئێمە بەس کڵێشەکە توێکڵەکەی ئاینمان گرتووە کاکە بڵند دکتۆر جان سەردا بە خێر بی زۆر سپاس بە قوربان سپاس بۆم کاتبۆ دەرفەتێک کە بە ئێمەت بەخشیوە زۆر سپاس بە قوربان سەرەتاوتم قوتابخانە ئەهلیەکان هەنەیە کە قوتابی وەرەگرن دەبێت نمرەکانیان بەرز بێ بۆ وەرگرتنیان بەڵام دەبێت نمرەی کەم وەرگرن بەشکەمە خۆیان ئاستی قوتابیەکانیان بەرزکەنەوە چونکە ئەمە هیچ گرنگێ بڵند جان ئازایەتی چیتیا کە تۆ نمرەی بەرزە هەبێ لێ وەربگیرە خۆ دەرەجەیەنی هینی بەڵێ دکتۆر وەکو وا نمرە نزمەکان وەربگرن ئەگەر ئەوان بەتوانان با نمرە نزمەکان بەرزکەنەوە ئەکەوێتە سەر تاکان کاگەدەشە شخصی خۆم کە من چۆنم دکە لە قوتابخانەی حکومیان ئەهلی بم ئەکەوێتە سەر خوێندنی خۆم و هەروەها لە جیاتیەوەی ئەو ڕخنە زۆرەی لە تۆڕە کۆمەڵاتەکان و ئێمە بگرین بەرامبەر حکومەت و دەسەڵاتکەوە وڵات لای گەنجەکانمان لای خوێنکارەکانمان لای شادارەکانمان خۆشەویست بکەین وڵاتمان شێنتر بکەن و هەروەها باش و خراپی تۆڕە کۆمەڵاتەکان و تەکنۆلۆجیە کە ئەمە کە سەر دایک و باوک و خودی خۆشتکەوە مناڵەکان ئەتوانێت سوودی لێ بنێت و هەروە خراپەشی لێ وەربگرێ تۆ خوێندکاری وەنێ قوتابی بەڵێ لە قۆناغی چەنگی قۆناغی 12 قۆناغی 12 لە یوتیوب یا لە فەیسبوک ئیسفادە و لێکردۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە فیزیایە لە جیاتی مختبەرە نەبێت لە مەکتەبا بچیتە ناو یوتیوبەوە کە عەمەلیاتت بۆ ئەکاو یاخود لە بایۆلۆجیا بڵێن کە عەمەلیاتەکرێ بەشەکانی چاو پیشانەیە فەسلە جۆ پیشانەیە لە فیزیایە لە کیمیایە ئیسفادە و لێکردووە بۆی قەرەبووی ئەوەی بۆ بکەیتەوە کە مختبەرە نییە ئەی چۆن دکتۆر جان کاتێکە من لە مەکتەب بۆنەوە مامۆستا دەرسێکم بۆ شەڕەکە من لە مامۆستاکە تێناکەم ئەوە یوتیوبە کە چۆن هەر چەندەها مامۆستا دەرسەکەی بۆ شەرح کردو بۆتی ئاسان کردووە ئەگەر خۆت هەوڵ بدەیت بۆ تێگەشتن لە بابەتەکە ئەوە زۆر بۆ ئاسان کراوە ئەوەمانەوێت ئەمانەوێت جەنابێت لە جیاتی پەبجیەکەیت و دەی فیشەکم بەرێ و دەی شتەقە و دەی خەڵک بکوژە و ڕەشبین بیت و دەی لە فەیسبوک جنێ و کۆمنت بنووسی بۆ بەکاری بێنە بە قوربان ئەوە باز بەکارهێنانەتی هیوادارم هەموو گەنجەکانەوە گوتووی ئیسفادەی لێ بکە باسە بە قوربان دەستەکە و خۆش بێ کاک پەیوەند سەرەتا دکتۆر گیان بە خێراتن دەکەم سپاس کاکە پەیوەند گیان باشە دکتۆر پرسیارێک باشە و گەنجانەی کە وەکو باسمان کرد لە بابەتی داهێنانە باشە و گەنجانە داهێنانەکانیان کرد کوانی سوودەکانیان نەگەێن بە کۆمەلگا و لە پاشانیش حکوومەت هیچ کارگەیەکیان بۆ ئۆتۆمبیلە فڕۆکەیە یان چەندەها داهێنانی ترە دروست کراون لە وڵاتە بۆ پەرەی پێنادرێت لە بەرچی هۆکارێک و پاشان دکتۆر پرسیاری دووەمەوەیە باشە چۆنەوە ئەقلێتە کۆنە بگۆڕین کە لە ناو کووردا هەیە وڵا ئەوە کە پەیوەندیان فەرمودانیشە ئەوە ئەبێ خوێندن پرۆسەی پەرۆدە و فێرکردنە زانکۆکان لە هەموو دنیاە ئینتاجی معریفەکان یعنی معریفە و زانست بەرهەمێنن لای ئێمە نەقڵیەکەن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەوی خێنی مێشکی تۆ ئەمە هیچێکە لە کێشەکانمان کە ئێمە زانکۆکانمان ڕۆڵی خۆی نەبینیوە نەمانتوانیوە خێزانەکان ژینگەیەکی لەبار بۆ مناڵەکانمان دابین بکەین لە مەکتەبەکانمانە زیاتر ئێمەی مامۆستا هەر قسە ئەەکەین و محوەر و تەوەرین ڕێمان بە ئێوە نەیاوە منهەجەکانمان بەو شێوە نییە کە کەسانی داهێنەرین تاچکە یعنی ئەمە بێ پرۆسەکە سەر تاسەری بگۆڕێن اینجا دوای ئەوە تۆ ئەبێ لە دوای هەموو کەسێکی بەهرەمەندەوە سیاسەتێ حکوومەتێ وەزارەتێ دامەزراوێکە بێ لە وڵاتان وان کۆمپانیا هەیە کە تۆ فکرەیەکی جوانە هەبوو فکرەکە و لێ وەرەگرێ بە پارەی داهێنانەکەەوەی بە ملیاردێر نەک ملیۆنێر ئەزانی ئەوەی ئەو قەسەبەی دروست کرد ئەوەی ئەو قەسەبەکە هەیە بیپسی پێخۆین
بەڵام یەکی هاو تۆزی ئاوە خواری کرد هاوکو بە نەخوێنە لاسی گاوای لێ کردووە ئەزانی ئەوە بۆ مناڵ و ئەژدادی ژنازامنەوەکان هەمووی بۆ ملیۆنێر چونکە هەر شەریکەیە چەند قەسەب دروستکە بەشێکی بۆ ئەوە نیسبەتێ ئێمە زیینگوین کتێبەکانمان کۆپیەکەن و زیینگوین و شتەکانمان تەزویرەکەن و زیینگوین و ئەمان مرێن و زیینگوین و شتمان بەناو بوختانەکەن ئەوە کێشەکەیە ئیلاقەی بە کەلتورە دواکەوتۆکەمانەوە هەیە لە وڵاتانی پێشکەوت یەکێکەوتە بێ هەمووی دەستیەگرێ بەرزێکاتەوە لا ئێمە کەسێ لەسەر پێ بێ هەمووی پاشخوری لێگرین بیخەین ئەوەی کێشەکەمانە ئەبێ ئیش لەسەرەوە بکرێ ئەوەش کاتیەوێ جامە گلەکەمان لە حکوومەت یاریمی کوردستان و وەزارەتی پەروەردە دائیمەن ئەوەیە لە 91 و 92ەوە بەرەو 29 ساڵ 30 ساڵە ڕۆین ئەگەر ئێمە بەم شێوەی کە باسیەکەین پەروەردەمان کرد ئێستا نەوەیەکی جوانمان پەروەردە کرد وڵاتەکەی خۆشەویست بعکسەوانێ ئێستا وردە و دەخەڵک ڕقی لە وڵاتەکەیەتی ئەوەتە بە ئاشکرا لە وەڵامە دیفاع لە کوردستان ناکەین خاکی خۆم خۆش ناوێ ڕێم پێبن هەمووی بەجێڵین کەواتە ئێمە نەمانتوانیوە پرۆسی پەروەردەکەمان سەرکەوتوو نەبووە خۆشەویستی لە دڵ و دەرونی یەکتریا ئێستا هەمووی بن بە دوژمنی یەکتری شارەکان بن بە دوژمنی یەکتری حکوومەت حیزبەکان بن بە دوژمنی کاکە گیان چیمان نەزانی بە خۆمان کردو ئێمە ئاگادارین لە خۆمان جا ئەمنەوەی با پەروەردە ببێت و با ئەوە ئەمنەوەی ئێمە بڕوابنەوەی ئێوە بڕوابزانە ئەوەی تریە چ کارە ساتێ دروستە بێ من زۆر دەمێکە و ترسە ماشکراکەەوە ئێستاش ئەتوانرێ شتی باش کرێت بەڵام کەی من نازانم کاگنیاز سەرەتا بەخێر بێ دکتۆر ویستم ئاماژە بۆ بکەم وتت بۆ منە کەسانی ناودار هەیە کە ناتوان دوو قسە بکەن لە پێش شاشەیە خود لە بەرامبەر لە ڕەگەزی بەرامبەر ئەمەوێ بڵێم ئایا ناتوانین لە سەرەتاوە لە قوتابخانەکان ئێستا هەتاکوم شەشی سەرەتایی تێکەڵاوە ئیتر لە دواناوەندیە ئەبێت بە ڕەگەزەکان جێ ئاکرێتەوە هەر بۆیە لەو ناوەندەیەک ئەپچڕێ کە ئێستا بۆ نمونە کوڕ و کوڕ جیاوازە لەگەڵێکا قسەکان وە کچ و کچ جیاوازە و لەوەیە کە ئەپچڕێ کوڕ و کچ چۆن قسە بکەن ئایا باشتر نییە تێکەڵاو بکرێتەوە بۆ ئەوەی کە زیاتر پەرە بدرێ بۆەوەی کە توانای قسەکردنیانە بێ لەگەڵ ڕەگەزی بەرامبەر کاگنیاز گیان ئەفۆ یعنی ئێستا خۆ دەزانی لە گوند و لە کۆمەلگاکان کش و کوڕ تێکەڵە خۆجیان نەکراونەتەوانێ لە شارەکانە لە هەندێک مەکتەب هەیە بەڵێ تێکەڵە هیچ کێشەیەک نییە بەڵامەوە علاقەی بە کەسێتی ئینسانەکەەوە نییە هەیە لە مەکتەبی کوڕانە خوێندە و سقەی بەخۆیەتی و شخصێتێکی بەقوتی و مناقەشە لەگەڵ هەموو کەسێکاکە جاران هەر کوڕانیش بوون کێشیان نەبوو نا علاقەی بەوە نیە علاقەی بە جۆری پەروەردە و بڕوابەخۆبوونی کەسەکەەوە هەیە سیستمی پەروەردەکەەوە هەیە ینی با ئێمە ئەوەی تێکەڵ نەکەین بڵێن ئەو مەکتەبانەی کە تێکەڵن باشترن لەوانەی تێکەڵنین بەس قۆناغی هەرزەکاری هەستیاری خۆ چنگ من لێرا مناقەشەوە ناکەم چکەوە شتێکی دوور و درێژە لە قۆناغی هەرزەکاری گەشەی جنسی و تەغییراتی جنسی و کۆمەڵێ شتە بێت و ئێمە ئایا لە مەکتەبەکانە توانیومانە و ژینگێ لەبارەت بکەین کە نەکەونە غەڵەتەوانەی و کێشە دروست نەکەن و زۆر شتێ پێداویستەکانە جینە تێکەڵی کرێ کێشە نیە بە مەجۆ پێداویستانی بۆ دابین کرا بەڵام ئێمە نەمانتوانێت ژینگەکە پێداویستەکانی بۆ دابین کەیت کا کەڵمەتیشمانەیە کا کەڵمەت گیان با فەرمێ سپاس بۆ جەناوت کاکتۆر سیارێکم لە جەناوتە بوو لە زۆر جیان کە باز دەکرێت بۆ زیری پەروەردە کە دەرێ ئەمە سیستەمە سیستەمی سویدیا یان لە هیچ تاکەک لەم قوتابخانەکان ئەو سیستەمە پەیڕەو نەکرێە کە لە سویدیش بە خۆتان کە تازە باسان کرد یعنی هەر لە گچکەیەوە بەهرەکەت تێدابی لەو بەهرەیە لە خۆ دەخینی بەس کەچی لێرە دەرێن سیستەمی سویدیا و کەچی بە پێی دەرەجەکەت دەتانی بچێ بوارەکەی خۆت سپاس کا کاڵمەد وەڵی برامم سیستمی سویدی نازانم لە کواتە خۆی وەزارەتی پەروەردە لێمە سیستمەکەمان سویدی نییە ئەمە چەند کەسێک گوتیان سیستمی سویدیەکە کە سیستمی سویدی چی بە قوربان سیستمی سویدی لە سوید 200 ساڵە تەقەیە نەکراوە ئێمە مناڵەکانمان بە شەقتێڵان و تەقە بە خەبەرێنیتەوانێت سیستمی سویدی چی بە قوربان لە سوید ئەگەر مناڵێک چڕنوقێ لە مناڵێ بگرێت پاڵێکی پێوە بنێت توێژەری کۆمەڵایەتی و دەرونی پۆلی زەڕۆن بۆ دایک و باوکی محاسبەیەکەن لە مناڵت داوتن و تیژی و بەرامبەر کردو بۆیە ئەمە تۆڵی خۆی لە خەڵکەکاتەوە ئێمە توانیم چین محاسبەی دایک و باوکەین بڵێن وا لە مناڵەکە دەکەی ئەڵێ مڵکی خۆمە و گۆشتی بۆ خۆم و ئێسقانی نازان بۆ من و گۆشتی بۆ تۆ چێ توانێت بچە قانونێکمان نێ لێرە بچی بەس لە سویدیە نا ئێمە شتەکانمان سویدی نیە هیچی سویدی نیە بەڕێزەکە بەس لەوانەیە بەڕێزێ هاتبێتی لە سوید و واگەین سوید وەڵی بەزەگە ناو خەڵک دێ حتا وەزارەتی پەروەردە لە من سیستمەکەم سویدی نییە من لەگەڵ زۆربەیان قسە بکردەوە ئەڵێ نازانم خەڵکە لە سویدیە ئیتر خەڵکەکە ئێڵێ خۆیان ئێڵێن لەبەرەوە سیستمی ئێمە سویدی نییە سیستمی سویدی زۆر جیاوازە ژینگەی ئێمەش ناتوانانی وەکو سویدی بە قوربان
تاشی ئەوان بە جۆرێ پەروەردەکراون خێزانی ئەوان بە جۆرێکە لا ئێمە بە جۆرێکی ترە لەبەرەوە بەڵام ئێمەش ئینسانی نەتوانین ڕۆژێ لە ڕۆژان لەوانیش باشتر بین بەڵام ئەبێ ئیشی بۆ بکەیت بارودۆخی بۆ بقوڵقێنی ئاخردانە کاکە ئیسماعیلە با کاک ئیسماعیلیش قسەی خۆی بکە. سەرەتا دەستخۆشی لە زانم تاکەن کا لە سلێمانی وەرەکتان کێشاتن بۆ من تێبینەکەم لێرە ئەوەیە کە من ئێستا لە بەیەک بم حەزم بە دەرسی کوردی بێت چ مەجبورم بچم زمانی عربی و ئینگلیزی بخوێنم هەتاکو بگەم بە کوردیەکەم بە مامۆستای کوردی بۆ نمونە ئەو تێبینەمە بوو زۆر ئەزان چۆنە کاک ئیسماعیل جان زمان تۆ چەند زمان بزانی ئەوەی ئینسانی تۆ توێ بچیتە بەشی کوردی لە ئاداب یا لە کۆلێجی پەروەردەی مامۆستا بەڵام زمانی ئینگلیزی ضرورە بە قوربان زمانی عەربی ضرورە هیچ لە کێشەکە ناگۆڕێت چونکە تۆ سەرچاوەمان وەکو پێویست بە کوردی نییە تۆ لێ ئەعدادی و ئامادەی بەس کاتی دە جامیعە لەوێ عەربی و ئینگلیزی نامێنێ ئەو شێوەیە لێکە هەتا ئەویش هەر ضرورە تۆ سبەینێ لەوانەی ماستێر تەواوکەی دکتۆرا تەواوکەی بڕوان ناکەم ئەو کێشەیەکی گەورە بێ بەڵام بەڵێ زۆر شتمان هەیە منهەج لە زانکۆ و لە بەشەکەی تۆش و کە حەزیلێتیە لێ ئەعدادێش زیادە بێ بگۆڕێت چکە هیچ ئیسفادەی لێ ناکات وڵی زۆر بەشێ لە زانکۆ بەڕێزان لەوانەیە مامۆستا پشگیریم کایە زۆر لەو بینەرانە زۆر بابەت دەخوێنرێت لە بەشێکە هەر کە تەخەڕوجەکە جیتە بواری ژیانەوە هیچ ئیسفادەی لێ ناکەی ئەبێ ئەوانە لا برێ منهەجێکی نوێ دابنرێ یا شتێکی نوێ کە بۆم سەردەمە بگونجێت زۆر سپاس بۆ تێوینەکانتان زۆر سپاس بۆ ئەو ماوەی کە لەگەڵمان نابوون بەڕێزان ماوەی بەرنامەکەمان لێردا کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو تا کاتێکی تر خدای گەورە پشتیوانی ویلایەک بێ و خواتان لەگەڵ زۆر سپاس بۆ ئێوەش.